چیرۆکی کاتژمێرە کۆنەکە پێتی کاتژمێرێکی لە دەستی چەپیدایە و لە داڵانەکەی بەرماڵیان دانیشتووە. کاتژمێرەکەی کەمێک بەرز دەکاتەوە. بە کریسی کوڕی دەڵێت تەماشایەکی بکات. کریس سەیرێکی کاتژمێرەکە دەکات و دەبینێت تۆزێکی زۆری لەسەر نیشتووە. پێتی دەستی کردە باسکردنی ئەم کاتژمێرە کە تەمەنی 200 ساڵێک دەبێت. ئەم کاتژمێرەم لە باپیرەی باپیرمەوە بۆ ماوەتەوە. دەبێت لەم ڕۆژانەدا پارەیەکی زۆر بکات. پێتی وەهای بۆ کریس باس کرد. ئەم دی و ئەو دیوێکی کاتژمێرەکەی کرد و دایە دەستی کریس و پێیوت بچێت بیفرۆشێت. ئەویش تەماشایەکی باوکی کرد و وەڵامی دایەوە. دڵنیای بیفرۆشەم؟ ئەی ئەمە بۆ تۆ مانە و بەهای زۆر ناگەێنێت؟ پێتی لی دووپات دەکاتەوە کە بیبات بیفرۆشێت. پێی دەڵێت کە بیبات بۆ دوکانێکی کاتژمێر فرۆشی. کریس قایل دەبێت و بەرەو دوکانەکە ملی ڕێدەگرێت کە دەچێتە ژوورەوە بە دوای شاگردێک دەگەڕێت. هەریەکێک لە شاگردەکان دەبینێت کاتژمێرەکەی دەداتە دەست و لی دەپرسێت دەتوانیت ئەمەم بە چەند لێ بکڕیت؟ شاگردەکە تەماشایەکی دەکات و پێی دەڵێت کە تەنها $5. کریس لوتی خۆی گرش دەکاتەوە و کاتژمێرەکەی لەدەست دەستێنێت و دوکانەکە بەجێ دەڵێت. دەگەڕێتەوە ماڵەوە و بۆ باوکی باز دەکات کە تەنها $5 پێداوە. باوکی سیرێکی کوڕەکەی دەکات و پێی دەڵێت کە ئەم جارە بچێتە دوکانێکی ئەنتیکە فرۆشی بزانێت لەوێ چەندی پێدەدەن. کریس دەچێتە دوکانی ئەنتیکە فرۆشیەکە و کاتژمێرەکەی پیشانی فرۆشیارەکە دەدات. فرۆشیارەکە بە سەرسوڕمانێکەوە تەماشایەکی دەکات و پێی دەڵێت ئۆ دەبێت زۆر لە مێژە ئەم کاتژمێرەتان هەڵگرت بێت. ئەمە ئێستا نرخی دەگاتە $5,000. پێت چۆنە؟ بەو نرخەی دەدەیت؟ کریس سەری بادەدات و دێتە دەرەوە و یەکسەر بۆ ماڵەوە دەگەڕێتەوە. بە باوکی دەڵێت کە تەنها $5,000 پێیداوە و خەریک بوو پێی بفرۆشێت لەبەر ئەوەی پارەیەکی زۆرە و بەدڵی بووە. پێتی بە کوڕەکەی دەڵێت کە بچێتە مۆزەخانە و لەوێ بیخاتە مەزادەوە. کریس دەچێتە مۆزەخانە و موزادەیەکی بۆ ڕێک دەخرێت. لە کۆتایی ڕۆژەکە کەسێک دێت پێشنیاری کڕینی کاتژمێرەکەی پێدەدات بە بەهای $1,000,000. کریس لە خۆشحاڵیدا دەست دەکاتە هاتو هاوار وا خەریکە دەبێتە ملیۆنێر. لەو کاتەدا پشکینینێکی وردی کاتژمێرەکە دەکەن و دەبینن شوختێکی لەسرە بۆیە پەسەندی ناکەن. کریس بە کاتژمێرەکەی خۆیەوە دەگەڕێتە ماڵەوە و بە باوکی دەڵێت کە دەیانویست بە $1,000,000 بیکڕن. باوکی کاتژمێرەکەی لێ وەردەگرێت و بۆ کوڕەکەی ڕادەگرێت تەماشای بکات. بە کریس دەڵێت تەماشا بکە کوڕم، پێم وتیت بچیتە گشت ئەو شوێنە جیاوازانە بۆ ئەوەی وانەیەکی بەنرخت پێ بدەم. مرۆڤەکانیش وەک کاتژمێروان کاتێک کە یەکێک وەکو کەسێک بە هاوڕێزی خۆت نیشان نەدا بزانە کە کاتی ئەوەیە ئەو شوێنە بەجێبێڵیت. لەوە نەترسیت کە لە سەروی ئەوانەوە نیت. لە ڕاستیدا وهایە بگرە تۆ لە ئەوان بەرزتر و باشتری شێت. هەر کەسێک بەهای تۆی زانی ئەو بەهات بۆ دادەنێت و بەڕێزەوە مامەڵەت لەگەڵ دەکات. بۆیە تکایە خۆت مەخەرە دۆخێکەوە کە تێیدا بەڕێزەوە مامەڵەت لەگەڵ نەکرێت، چونکە ئەو کات دەتقۆزنەوە و خراپ کەڵکت لێ وەردەگرن. کریس ئێستا لەو حکمت و داناییەی باوکی تێگەیشت. ئێستا زانی بۆچی باوکی ئەو هەموو شوێنەی پێکرد. گفت و بەڵێن بە باوکی دەدات کە ئیدی بەهای خۆی بزانێت و لێ نەگەڕێت کە زەفەری پێ ببات. پێتی بەڕێزەوە سەیرێکی کوڕەکەی دەکات بەوەی کە ئەو زانیارێ گرنگەی لێوەرگرت. ئەم چیرۆکە فێرمان دەکات کە چۆن نرخی خۆمان بزانین وەکو کەسێک، وەکو مرۆڤێک. دەبێت بزانیت تا چه ئەندازەیەک ڕێز و بەهات دەوێت و چەندە شایەنتە.